ناڵە سوپەر و سۆنیا بەیتووشی هەردووکیان دەستگیر کران بە تۆمەتی زۆر جیاواز. تۆمەتەکانیان چییە و سزاکانیان چی دەبێت؟ ئەوە بە ئاسانی قورتاریان دەبێت لەو تۆمەتانەی کە کوردویانە. ئایا لە کوردستان مۆدێلەکانیش جیاوازن؟ زۆربەی کات کە باسی مۆدێلەکان دەکرێت بیرت بۆ شتی تر دەچێت. ئایا لە جیهانیش وا سەیری مۆدێلەکان یان لە کوردستان دەبێ هەموو شتێکمان جیاواز بێ؟ چۆنی ناڵە سوپەر و سۆنیا بەیتووشی دەستگیر کران وە لە کێندەر تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وارەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەوزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ. وارووا سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. دوخان میدیاری کوردستان هەموو کاتێک دەنگدانەوەی زۆر بە دوای خۆیان دادێنن. ناڵە سوپەر و سۆنیا بەیتووشی لە چەند ڕۆژی ڕابردوو دەنگۆی ئەوەمان جێ لێبووکە دوو کەسایەتیە دەستگیر کراون بەهۆی مادەی هۆشبەرەوە. بەڵام ڕاستی بابەتەکان چییە؟ ئایا هەردووشان لەسەر هەمان تاوان دەستگیر کراون؟ سۆنیا بەیتووشی ئەو خاتونە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو. چەند ساڵێک کە لە باشووری کوردستان دەژیت دەتوانین بڵێین نزیکەی 8 بۆ 7 ساڵ دەبێتن لە باشووری کوردستان دەژیتون. سەرەتا وەکو شاجۆن خۆی بە خەڵک ناساند، دواتر وەکو بزنسومەن، دواتر وەکو هونەرمەند وە چەندین کاری زۆر جیاوازتر و لەگەڵ چەندین خاتونی باشووری کوردستان لێ بۆ دەمەقاڵی باندەکانی دەگوت، کیندەرخۆر و باوەکانی تریش قسەی جۆرا زۆری دەگوت. ئەو خاتونەیە لە چەند ڕۆژی ڕابردوو دەنگۆی ئەوە هەبوو کە دەستگیر کراوە. بەڵێ ئەوە ڕاستەقینەیە کە ئەو خاتونە دەستگیر کراوە بەهۆی چەند مادەیەکەوە. بەڵام ئێمە ئەوتان بۆشی دەکەینەوە ئایا ئەگەر لەسەر ئەو شتانەی کە ئەوان باسی دەکەن دەستگیر کرابێ چەند ساڵ لە زیندان دەبێتن و وە چۆنی کۆتایی بە کەیسەکەی دەهێنرێ؟ سۆنیا بەیتووشی لە ئێستادا دەڵێن لەسەر مادەی هۆشبەر دەستگیر کراوە، بەڵام تەنها باسی ئەویان کردێ لەسەر ئەو مادەیە دەستگیر کراوە لە بەرەوەی تاوانەکان جیاوازی هەیە. ئەگەر خۆی سەرۆکباندەکە بێ و ئەو مادەی دابش کردبێتن یاخود ئەگەر ئەو مادەی فرۆشتی بێتەوە ئەو جۆرە سزایەکە. ئەو مادەی بەکارهێنابێ ئەوە جۆرە سزایەکی ترە، بەڵام ئەگەر بازرگانی بۆ مادەیەوە کردبێت ئەمە سزایەکەی زۆر گەورەترە. لەبەرەوەی دەتوانین بڵێن سەرووی 10 ساڵ و زیاتریش دەگیرێتن. بەڵام ئەگەر تەنها مادەکەی بەکارهێنابێ ئەمە سزاکەی ئەوەندە قروز نییە. دەتوانین بڵێن نزیکەی ساڵێک بۆ 2 ساڵ لە 6 مانگۆ تاوەکو 2 ساڵ بەپێ ئەو بڕێ کە لە دەستی گیراوە ئەوەندە سزایەکەیەتی. بەڵام ئەگە بۆ جاری دوم دووبارە بکاتەوە و هەمان زاریژ لەسەر هەمان شت بجێرێتەوە ئەو بێگومان سزاکەی قڕوستر دەبێتن. وە زانیارانی ئێمە هەمانە سۆنیا بەیتووشی لە ماڵەکەی خۆی دەستگیر کراوە، تاوەکو ئێستا لە ئاسایشی هەولێر دەستگیر کراوە. وەروەها تاوەکو ئێستا تەنانەت خێزانەکەشیان نیانی دیوە و وەروە پارێزەرەکانیش بۆیان نەبووە بچنە سۆنیا بەیتووشی و تاوەکو ئێستاش گیراوە لە ئاسایش هەولێر و هیچ دەنگۆیەک نییە دەربارەی ئەوەی تاوانەکەی قورسە یاخود سووکە یاخود شتێکی ئاسانە و زوو بەردەبێ یاخود چەند ساڵێک لە زیندان دەبێتنەوە. وە لەوانەشە شتێکی ئاسایی بێتن و چەند ماگێکی تر سۆنیا بەیتووشی ببینینەوە. ئەم جارە بابینە سەر ناڵە سوپەر لە زۆربەی ڕاگەیاندەکان بازەوە دەکەن وەکو خاتونی مۆدیلێک ناسراوە، بەڵام لە ڕاستیدا ئەو خاتونەیە هیچ کاتێک مۆدیلی نەکردووە، وەکو پێشکەشکار دەرکەوتووە. وەروەها ڕاهێنەرە لە تیپی باسکە و لە ئێستاشدا خاوەنی هۆڵێکی لەش جوانیە لە شاری دهۆک. ناڵە سوپەر چەند ساڵێک پێش ئێستا بینیمان لەگەڵ هاوسەرەکەی جیابەوە لە ئێستاشدا خاوەنی کچێکە وەلۆ کۆتاییانە لە چەندین ئڤنت و پرۆگرام بینیمان وەکو پێشکەشکار دەردەکەوت. بەڵام ئەمە ساڵانێکی زۆرە لە کۆڕک تیڤی و لە چەندین شوێنی تر وەکو پێشکەشکاربینی ومانە. ناڵە سوپەر تاوەکو ئێستا چەندین جار بۆتە جێی باسوخواست، بەڵام نەک وەکو سۆنیا بەیتووشی. زۆربەی کات جێ باسوخواستە لەناو سۆشیال میدیا. دەتوانین بڵێن ناڵە سوپەر کەمتر دەرکەوتە لەوەی و لەو کۆتاییانەشدا
هیچ لاپەڕەیەکی فەرمی لە ئینستاگرام و فێسبوک نەماوە تەنها سناپچاتەکەی بەکاردێنێتن ناڵە سوپەر بازەوە دەکەن کە لەسەر مادەی هۆشبەر گیرەوە بەڵام ئەمە ڕاستیەکە نییە ناڵە سوپەر لەسەر مادەی هۆشبەر نەگیراوە بازەوە دەکرێتن وێنەی چەند پیاوێکی گرتووە بەڵام ئەو زانیارەمان پێ نەگەیشت و ئایا کەسانی سیاسینەیە خود دەوڵەمەندن ئەوە کەیسەکەی ناڵەیەوە لەسەر ئەوەش دەستگیر کراوە بەڵام تاوکو ئێستاکە ئەو دوو خاتونەیە بە هیچ جۆرێک ڕوون نەبۆتەوە کەیسەکەیان ئایا ئەوەیە کە باز دەکرێتن یاخود بابەتەکە بابەتێکی ترە دایانەوێت بۆ جۆرەیە لە لای خەڵک باز بکات لاوانەیە کیسەکەیان زۆر لەوە گەورەتر بێت یاخود دەتوانێت ئەوەش بڵێن کیسەکەیان ئاوە گەورەتر نەبێتن بەڵام لە ڕووی سیاسیەوە باسی چەند شتێک دەکەن ئێمە کوکاری میدای پێمان خۆش نییە باسی سیاست بکەین بەڵام لە ڕووی سیاسی و هەندە قسەلۆکی تر هەیە بۆیە پێویستە بڕۆن سێری لاپەڕە فەرمیەکانی ئەو کەناڵانە بکەن کە سیاسینە و بەڵام ئێمە نامانەوێت هیچ جۆرێک باسی سیاست لە ناو کەناڵەکەمان بکەین و پێمان خۆشە هەموو کاتێک وەکو میدیایەک دەربکەوین بەڵام لە ئێستادا بە هەمان شێوە ناڵە سوپەریش تاوکو ئێستا خێزانەکەیان ئەو خاتونیان نەدیوە لە دوای دەستگیرکردنیەوە بە هەمان شێوەی سۆنیا بەیتوشی ئەویش لە ئاسایش دەستگیر کراوە و ڕێگە بە پارێزەرەکەی نەدراوە کە بیان بینن و باسی کێس و ئەو بابەتە بکرێتن کە لەسەری دەستگیر کراوە وارووا پێشمان خۆشە باسی مۆدیلەکانی جیهان بکەیت مۆدلەکان لە جیهاندا وەکو کوردستان هەموو کاتێک قسەلۆکیان لەسرە بەڵام ئەوانەی کە لە سۆشیال میدیا بەناوبانگ بوون و لە ڕێگای سۆشیال میدیا بەناوبانگ بوونە ئەوانە زۆر زیاتر چاویان لەسرە بۆ نمونە کیم کارداشیان کە لە تەواوی جیهان دەناسرێتن ئەو خاتونە زۆربەی کات کەوتوتە بەرجێ ڕەخنە لەبەر ئەوەی ئەو چەند ستایلێکی جۆرا و زۆری بە دنیا ناسان بە تایبەتی سمت گەورەکردن و لێو ئەسوورکردن و دەم و چاوخڕکردن ئەمە زیاتر خەڵک لاسای کیم کارداشیان دەکاتەوە ئەو بوو ئەو شتێ بە ئافرەنتان ناساند و وە چەندین شتی زۆر جیاوازتر بۆیە هەموو کاتێک ئەو خاتونە دەکەوێتە ژێر ڕەخنەکانەوە و لەو کۆتاییەشدا زۆرترین ڕەخنەی لێگیرە لە ئەمریکا بەهۆی ئەوەی جلەکانی مارلی مۆنڕۆی لەبەر کردبوو بۆیە زۆرترین ڕەخنەی لێکەوتوی ئێمە کاتێک سەریان دەکەین وا دەزانین ئەوانە بێ کێشە و بێڕەخنەنە بەڵام نەخێر لە ئەمریکا زۆرترین ڕەخنە دووچاری ئەو خاتونە بۆتەوە دەربارەی ئەوەی کە جلەکانی مارلی مۆنڕۆ لەبەر کردووە زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بین واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا